ئەو پەڕی دزیێتۆ لە کاتێکا من لە پێنای ئەوانە منمانم نەخۆرا گرتووە. بەڵێبێکمان شتی تێدا بۆ شتەکانی هەمووی براوە کەمێک پارە بۆ نمونە شتی بەسیدا کە لە جزدانە بێلەکی پێیان ببنێرەمەوە کەسێ پارەکەی بردووە پارەکە با بۆ خۆی بێ. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت نەسا لە بەردەم خێمیمان گوتوانم کە ماوەی 10 ڕۆژە لە بەردەم بینێنەوە گرتووەکان بەردەوامە دەمێت سەرنجان ڕاپێشم بۆ بابەتێک کە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە درەنگانی شەودا تا ئێستا 3 حاڵەتی دزیکردن لە ئۆتۆمبیلی مامۆسا و میوانەکانی خێمیمان گرتووان ڕوویداوە کە لە کاتی درەنگانی شەودا چەند کەسێک دێنە ئێرە جام و دەرگای ئۆتۆمبیلەکان دەشکێنن و هەر کەلوپەلێکی تێدا بێت کە بە نرخ بێت و گرانبایی بێت دەیبەن من بۆ مستاتومەتە ئێرە تاوەکو لەگەڵ مامۆساکان قسە بکەم کە یەکێ لەو ئۆتۆمبیلانی کە جامەکەی شکێنراوە و بڕێک پارە و هەندێک کەلوپەلی لێبراوە یەکێک لە مامۆسایانی مانگرتووە. سایۆ ماوەی 10 ڕۆژە لێرەمانتان گرتووە و خێمەتان هەڵداوە دەوترێت لە ماوەی ئەم 10 ڕۆژە 3 حاڵەتی شکانی ئۆتۆمبیل و دزیکردن ڕوویدا ئەم بابەتە چۆن بوو؟ بەڵێ بەداخانە لە دوێنێوانی ئەم دیاردیە ڕوویاوە بۆتە جێگەی نیگەرانی بۆ مانگرتووان بەڕاستی ئێمە زۆر نیگەران چکە و کەسانی کەین بۆ لای ئێمە بۆ پشتیوان و پشگیری ئێمێن بەداخۆ پێمان ناخۆشە تووشی وها ڕووداوێک ببن کە کاتێ ببوونی ئێمەوان هەستەکەین لە پێناوی ئێمە تووشێ و حاڵەتە بوون. لە ڕاستیا لە شوێنێکی وەکو ئێرە لە هەندێک جار ئەوەندە قەرباڵقی کە زۆرە ئۆتۆمبیلەکان زۆر دوورەکەونەوە لە شقامەکان لێرە لەوەی زەحامێکی زۆر ئەبێ و چەند حاڵەتێک بۆ لە 2 ڕۆژی ڕابردووە شکاندنی جامی ئۆتۆمبیل بۆ نمونە ڕەنگێک گەڕان بێ بەناو جامتایەکە شتێکی تیا بوو بێ برابێ ئەمانە هەبووە چەند کەسێکی نەفەسزمە ساوان بە شکاندنی جامی ئۆتۆمبیلەکانی ئێمە هەروە هاوڕێکانمان ئەمە حاڵەتێکە کە ڕوەدات بۆ ئێمە با کۆمەڵە هۆکارێتان یەک لە هۆکارانەوەیە کە بۆ ئەوەیە کە ئێمە وەکو ترساندنێک بەکاری بێن بۆ شکاندنیمانەکەمان یاخود وەکو حاڵاتێک بۆ زیان لێدانمان کەەوە هۆکارێکی تر بێ بۆ فشارکردنە سەر کەس و کارمانە تاوەکو لەو ڕێگەیەوە ئەوانە فشارکەن بۆ شکاندنیمانکردنەکەمان ئەمە ئەوە سارمان ناکاتەوە بۆ لەبەرەوەی ئەمە ڕحی خۆمان نەخشتە مەتەسیەوە چ جایەوەی کە ئۆتۆمبیلێک بشکێنن یاخۆ بیسووتێنی هەر شتێکی لێ بکات. کچەکەمی هێنا بۆ لام لە کاتی گەڕانەوە سیرەکان جانتاکە لە ناو سارەکە بەجێ هێشت بوو جامی دوای سەکنیان شکانووە بەداخەوانە جانتاکان بۆ فرا بەڵام جزدانەکان بەردۆ گرفتمان پارەکەنی ئێمە گرفتمان ئەو هەبێ و شتانەیە کە تیایی بووە پێیان ببنێرەمەوە کەسێ پارەکەی بردووە پارەکە با بۆ خۆی بێت هەرچەرم بەدە دیاڵێ ئەو پەڕی دزیێتۆ لە کاتێکا من لە پێنای ئەوانە منمانم نەخۆرا گرتووە تۆی خێزانەکەشم زەرەرەی تۆ 2 جار ئازاری من زیاکەی 2 جار خەمی منیان زیاد کرد بەڕاستی لە دوێنێشەوە هێندە ناڕەحەتم ئەستان بیرم چۆتۆ من هەر بۆچی لێرەم بیلەوە کەمەوە خەڵکانیم بۆ بەبوونی ئێمە زەرەرمەند بن هیوادارم بە زووترین کات هەوێکانی لە شوێنێکا لە شتێکە یان کەسێکەگە دۆزیێوانە سپاسەکە ئەگە بیگەینێتە دەستم بۆ هیچ نەبێت تۆزی ئەم خەمەمان لە کۆڵ بێتەوە بۆ بە هێز ئەمنیەکانمان لێ ئاگادار کردوتەوە کە تەوان لێرن ئەوان وتیانە چەند هێزی زیاتر پێویست بێ ئەیهێنینە ئێرە هیچ کەلوپەلێکی وا دیار نەبراوە کە جیباسکردن بێت ڕەنگە کە بۆ نمونە کەمێک پارە بۆ نمونە شتی بەسیدا کە لە جزدانە بێلەکی جەمتە بێ ئەگەر نا شتێکی وانیشکوش بەڵام من مەسەلەی بابەتی شتەکان هەڵەگرم بە دوای لێکۆڵینەوەی ئەو لایەنە پەیوەنددارانەی کە کاری لەسەرەکەن دوای ماکردنەکە من ساڵە یاسایی تۆمارەکەم پاشە بەدەڕاچوون بە کەسەکە